بەناوی خدای گەورە میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە پۆدکاستێکی نوێی پەیام لەگەڵتان دەبین. ئەم جارە میوانەکەمان پارێزەرێکە. پارێزەرەکە لە ناو کۆمەڵێک دۆسیا بووە، هەم دۆسی هەستیا، دۆسی کۆمەڵاتی، دۆسی تریش دواتر خۆتان گوێبیستێ بن. ئەمڕۆ هەندێک پرسیاری لێ دەکەین بزانین دادگاکان چۆنن، کەیسی جیابوونەوە چۆنە، کەیسی تەلاق چۆنە، مارە بڕین، کۆمەڵێک دۆسی تری کێشەی کۆمەڵاتی لە نێو دادگاکانە هەن، ڕەنگە ئێوە پێی ئاشنا نەبن. جا کۆمەڵە چیرۆکیشی لایە هەر لە نێو دادگاکانە دەمانوێت خۆتان گوێبیستی بن. میوانی ئەمڕۆمان بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان خالید پارێزەرە. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاسانەکەم. ئەحواڵتان چۆنە؟ دەنگ و باستان؟ سپاسانەکەم، مەمنون بۆم دەرفەتە. تەندروستیتان چۆنە؟ سپاس بەخۆی گەورە باشین. لەگەڵیش و کار و دادگا و سپاس بەخۆی پەروەردگار کێشەی خەڵکە. وەڵای لەگەڵ کێشەی خەڵکیشە تێکەڵاو بووین و ڕاهاتوین لەگەڵ هەموو شتەکانە. دەشتان ساف بەخۆی گەورە. مامۆستا چەند ساڵە پارێزەریت؟ دانیشتووی کوێیت؟ لەکوێ ئیشەکەیت؟ بەڵێ، من دانیشتووی پێنجوێنم، قەزای پێنجوێنم. لە 2005ەوە من فەرمانبەرم لە دادگای بەرایی پێنجوێن هەتاوەکو 2022 و من لە دوای ئەوەی کە کۆلێژی یاسام لە کەرکووک تەواو کرد 2022 بۆ 2023 کۆلێژی یاسام تەواو کرد. پیشەکەم لە ماوەن قەزاییەوە گۆڕی بۆ پارێزەر. ئێستا پارێزەرم و لە پێنجوێن و سەی سادق و هەڵەبجەی شەهید و قەزای شارەزور و سلێمانی و زۆر جاریش کە بە ئیش و کارەوە چین بۆ بەغدا و بۆ شارەکانی تریش ئیشی پارێزەرایەتیەکەین. سپاس بەخوای پەروەردگار تا ڕادێکی باش لێ ڕازیم الحەمدوللیلە. نەیرەخوا مەزیابە. دەنگ و باسی پێنجوێن فێنکی کردووە لە پێنجوێن جەو ئەبعاتانەوێ زووتە فێنکێکە. پێنجوێن هەموو فەسڵەکانی هەر خۆشە، هەم زستانی هەم هاوینی، هەموو فەسڵەکانی خۆشە. هیتر نازام هیەوەیە من هەر خەڵکی پێنجوێنم وایە داوەچە سلێمانی دووەلاوە گەرم بێ ها. ئەوڵە بەتەکید سلێمانی گەرمە. پێنجوێن شارێکی زۆر تایبەت و نمونەیی الحەمدوللیلە. زۆر خۆشە، خوای پەروەردگار لێمانی تێک نەدات و ئەوەی کە هەیە بۆمان زیاد بکات و هێمنی و ئارامی بەسەر وڵاتمان و بەسەر هەموو شار و شارۆزگەکان و خۆشەویستی و میر و خۆشەویستی لە نێوان تاکەکانی ئەم کۆمەڵگەیە بەرقەرار بکات ئینشاءڵڵا. مامۆستا لەگەڵ کاری پارێزەرایەتیە چۆنی ڕۆژانە ینی ممارەسەی ئیشەکەی ینی بە بەردەوامی ئیشەکەی کەی زۆرەگریت؟ ڕاستەکەی کاری بە پارێزەرایەتی کارێکی زۆر هەستیارە. ئەبێت پارێزەر بە شێوەیە کەڵسوکەوت بکات، مەبەستی ئەوە نەبێت بەس تەنها بژێوی ژیانی پێپەیدا بکات، بەڵکو مەبەستی ئەوە بێت هەم بژێوی ژیان بە شێوەیەکی مەشروع پەیدا بکات و هەم هەوڵ بدات خۆشەویستی لە نێوان تاکەکانی کۆمەلگایە بەرقەرار بکات. ناکرێت من بەڕاستی پارێزەری تەرەفێک بم و خۆم بکەم بە دوژمنی تەرەفی بەرامبەرم، بەڵکو ئەبێت تێی بگەێنم، ئەبێ لە بینی ئەم دوو تەرەفەیە عەدالەت بەرچەستە ببێت. ئەگەر عەدالەت لای بریگرتەکەی منە، ئەبێ قەناعەت بەو بکەم توێژوەرە لەم عەدالەتە هاوکار بە بۆ بە هەردوو لامان بەرجەستەی بکەین. ئەگەر عەدالەتیش لە لای تۆیە، وەرە پێشەوە کاکە گیان. ئەمڕۆ بەڕاستی هەمومان زیندوین، بەڵام سبەینێ یان من یان تۆ بەڕاستی خەڵک لە تەعزیەکەمانە دائەنیشێت. بۆیە تەمەن بەشی ئەوە ناکات نە من ڕقم لە تۆ بێن نە تۆش لە ڕقم. جا مامۆستا هەموو پارێزەرەکان وا بیرەکەنەوە، چونکە هەنە پارێزەر هەیە خۆی بە تەرەفی بەرامبەرز ینی جۆرێکی تریان ها وەکو ڕق و کینە و چۆنەڵی ڕکابەریە دروستەکە، هەموو وەکو تۆ بیرەکەنەوە ئاوە؟ من پارێزەرەکانی هاوڕێم ئەوەی کە لەگەڵمان تێکەڵاون و ئەوشی دوورا و دوور لێکەوە دوورین هەمویانم خۆشەوێت. بێگومان پەنجەکانی دەست وەکو یەک نییە، هەیە باشرە، هەیە زۆر باشە، هەیە خراپە، هەیشە زۆر خراپترە. بەڵام زۆرینەی زۆری پارێزەرەکان بەڕاستی ئەلحەمدوللا چۆنڵی توێژێکی زۆر باشن، سەرکەوتون لە خەمی خەڵکان. بەڵام لەم نێوەندەیە بەڕاستی چۆنەڵێت هەڵو پەڵش ڕوئەیات، ئەوش ڕوئەدات کە بەدڵی من و تۆ نەبێت. هیچ کات هەڵەت کردووە لە ئیشەکەدا مامۆستا؟ ینی هەڵەیەک بێت دوای لی پەشیمان و بێتەوە؟ وەڵای ڕاستیەکەی هیچ کاری مرۆڤ هیچی بێ هەڵە نابێت، بەڵام لە فەزلی خوای پەروەردگار بەزیابێت. من هەچ ئیشێکەکەم دوجار هەڵی ئەسەنگێنم ئەم ئیشەی من تا چەنە خوای پەروەردگار لێی ڕازیە و تا چەنە لە مەسلحەتی هاوڵاتیانایە. ئەوەی کە بەڕاستی شتێکتان بۆ بگەڕمەوە کە زۆر هەم دڵناخۆشی کردمەوە هەم زۆریش پێی دڵخۆشم، ئەوە بوو لە دادگاکان ڕوویاوە لە کەیسەکان. من لە چۆنەڵێ دۆسیەکەم وەرگرت کە هینی بنەماڵەیەک بوو، مەسەلەی مڵک و میرات و ئەو شتانە بوو. ئەوەی کە من وەکیلی لایەک بووم، لاکەی تر هەنێ کوڕی گەنجی تیا بوو، یەکێک لەو کوڕە گەنجانە تۆزێ بە حەساسیەتەوە سەیری منیە کرد و دایمە ئاوا مۆڕەکەی لێ کردم و شتانە، منیش هەرە میز خۆی لێ نزیک بکەمەوە، بەڵام ئەو قبوڵی ناکرد.
دوجار ڕۆژێک لە دادگای بەرایی پێنجوێن مرافعام هەبوو، دووجار تەلەفۆنی بۆ کردم من هەڵم نەگرت لە بەرەوەی مەجال لەبوو، دوایی کە هاتمە دەرەوە من پیش ینی عادەتی خۆم وایە هەر کەسێک تەلەفۆنم بۆ بکات لەو کاتەیە مەجال نەوێ دوایی هەر بۆی ئەەکەمەوە ئەگەر سعات سێ شەویش بێ تەلەفۆنی بۆ ئەەکەمەوە. تەلەفۆنم کوتم زانم کێ ئیشی پێم بوو هەل لەگەڵ ئۆکەیم کرد کاکە داباری بەسەرما کوورە هەی بێویژدان هەینا ئینسان ئەمە تۆ چ ئینسانێکی بەبێ سەلام و کەلام یەکسەر هەر سەلامیشی خەریب لە مۆبایلە بۆم بێتام دیۆ وتی وەڵڵاهی قەسەم بەخوارم هەفتاوە کوژم قەسەم بەخوا ئیتر من ژوتم برا بەڕێزەکەم دە تۆ باشە پەلەمەکە مەجای منیش بێت تۆ کی بەم شێوەیە قسەم لەگەڵاکەی نەتزانی پارێزەری بڵێن نەخێرەفی بەرامبەرە نەخێر تۆ کی بەم شێوەیە قسەم لەگەڵاکەی وتی من فڵان کەسم وتم دی براکەم جارێ پێش هەمووشتی ئەو نەخۆ ناڕەحەت مەکە بۆ ئەخۆ سوور کردوتەوە وەڵی من نەسەرۆکی حیزبم نەسەرۆکی دەستکەی مافیا و شتم هەیە هەر خۆم و جانتایەکەم حاج کاتێ بتەوێت لە پێنجێنم ئەتوانی بێم بم کوژی ئەو نەقورز نییە کوشتنی من بەو شێوەیە خۆی ساغڵت مەکە ئەم جارە براکەم ئاگادار بە من ئەم سەوتەی تۆ ڕیکۆردە لە سبینی سکاڵاو لەسەر تۆ مارەکەم ئاگادار یەمانی وتی کەیفی خۆتە باڵام وتی تۆ ترسەنۆکی ئەگە ترسەنۆک نەبی یەی ڕوبەڕی خۆمە بی تۆ سکاڵات تۆ مار ناکەی وتم ڕێک قسەکەی تۆ وایە من پیاوێکی ترسەنۆکم من ڕۆبەڕووی تۆ نابمەوە بەڵام ئەو قسەیشم کرد بەڵام وتم هیوادارم تۆ پیاوێکی ئەو نە ئازابیت کە دوای سکاڵام لەسەر تۆمار کردی کە سوکارەکە و عەزیەت نین بێنە ماڵەکەم و داوای لێبوردن بیتە بەردەم وتم هیوادارم تۆ پیاوێکی ئەو نە ئازابین وتم بەهەر حابرا بەڕێزەکەم هەچ کاتێ ویستی بم کوژی من ئامادە مەس حەجیەکە کرد پێویست ناکاوە خۆت تووڕە مەکە و با تووشی کێشەیەکیش نەبی ئەو نەیوت دەستبەرداری دۆسیەکە بەیان وازی لێ بێنە ینی بۆ ینی پێداگریەکە لەسەرەوەی کە تۆ بن منە واز دۆسیەکە بێنی قەنەعەتی وا بوو کە ئەمە زۆڵمی لێکراوە کە من کاتێکە بەڕاستی ئیشێکە گرمە دەست تاکی دەکەمەوە ئەو ئیشەی کە من وەری ئەگرم زۆڵمی بۆ بەرامبەرتیان نەبێت خی گەورە ئاگادارە هەز ئیشێکەوەری بگرم بزانم بەقەدر غرامێ زڵمی بۆ هەر کەسێتیا بێت $100 بەنێوەری ناگرم کۆتاییەکەی بوو بەچی مامۆستا کۆتاییەکەی ئەوە بوو بۆ ڕۆژی دوای تەلەفۆنی کرد وتی مامۆستا وەڵی ئاگام لە خۆم نەبوو ئۆشتانە وتم برا بەڕێزەکەم هەر کاتی هاتی کاک فڵان کەس با ناوەکەی نێنم من لە پێنجێنە خاوەنی ماڵیم هاچ پێویستیەکەی بوو تەلەفۆنی بۆ عەبدوڕەحمان کرد لە سەعات 2 شەوا 3 شەوا کاتی ئەگەمە پاڵت بەڵام ئەم بابەتە ئەوە تازە من سکاڵام تۆمار کردووە و بە محکەمە و قانون ئیجرعاتی تیا بکات وتم ئەگەر داوای لە بڕنی نەکردو بالێرۆ پێی بڵێن تا ساڵێکتر مامۆستا عەبدوڕەحمانە چیلاو لەسەر تۆیە وەڵی دوای کۆتایەکەی زۆر خۆش بوو دوای ماوەیەکی زۆری پێچ و دوایی کە ئیجرعات دەستی پێکرد کە تەبلیغی بۆ چوو کە تەبلیغی بۆ چوو ئەم جارە زانی کەشتەکە جدیە ڕۆژێ لە محکەمەی هەڵەبجەی شەهید بووم داوام هەبوو لەوێ تەلەفۆنێکیان بۆ کردم وتیان ئیشێکی زەرورمان پێێتە وتم وەڵی لە ماڵۆ نیم وتیان ئەیکەیت وتم دوانی ڕۆیەمەوە کاتێک مزانی هەر ڕۆیشم و ماڵ و دوانی ڕۆیەک سەرینە تۆمەز ئەو ماڵە بوون خۆی و باوکی و کەسکار و ئەوی شاتبوون منزانی بۆ ئیش و کارێک وەرەگرمیان ئیشێکیان هەیە کات نەژۆ من ئەو برادرشم ناوەسێ چونکە ئەو کاتی کە یەکەم جار بینی بووم مۆڕەکەی دەکردم ڕیشی بوو دوای ڕیشوشتی نەماونم ناسیەوە دوای هاتن دانیشتم فەرمو براکەم لە ماڵی خۆمانەوتم لە خزمەتی جەنابتانە بوو گوێتان بۆگرم ئیتوتیان کاکە ئەم کوڕەمان غەڵەتێکی کردووە چیتم کەی غەڵەتی کردووە تو غەڵەتی کردووە نەمناسیوتی من فڵان کەسم تخوات و ئەویتی ئەرەوەڵاوتم بۆ خوایە کاکەیان نەئیشم بەوەیە تۆڵە لێ بکەمەوە نەچێژیش لەوە ئەبینم تۆڵە لە کەسێ بکەمەوە بەڵکوم هەدەفم بوو بۆیە سکاڵام لەسەر تۆمار کردی هەدەفم بوو کە بتهێنمە ماڵەکەی خۆمان وەکو سۆرانووی برام و گۆرانی برام و ئەنۆری برام چۆن جارجارە بانیانەکەمە ناو ماڵەکەی خۆم هەنێ ئامۆژگاریانەکەم نەسیحەتیانەکەم یاخۆ کوڕەکەی خۆم بامەکەم ماڵەکەی خۆم ئاویسم وەکو براکانم باڵێ بکەم و کۆمەڵێ نەسیحەت بکەین چونکە بەڕاستی ئەوەی بەرامبەر من کردێت لەوانەیە بەرامبەر کەسێکی تر بکەیت ڕەفیعێکی خراپی هەبێت بە ئاسانی چارەسەر نەکرێت ئەم جارە کاکە یان با گەنجیش بیت بۆ شێوە هەڵسوکەوت مەکە براکەم ئیتر کۆمەڵی نسیحەتمان کرد بەڕاستی بەڵێنی پێداموتی وەڵی مامۆستا قەسەم بەخوا ئیتر ئەمە ئەخیر جارم بێت ئەمە وانەیەکی گەورە بوو بۆم تەنانەت دوتی من هینم وەستای کەناف و ئەوانەشم تخوا بە ئەم سەقفوشەکەی من جبسم بۆ وتی بە ئەم سەقفوشەوە چاکەم وەڵی دەستی چاو خۆش بەوە هەچ کاتێ چاکم کرد بە تووەڵێ جا لێرەوە ئەفو زۆر ڕێز و خۆشەویستم بۆ ئەو کاکە هەیە بەڕاستی زۆر خۆشمەوێت لەبەرەوەی بەو شێوەیە بوون بە ڕەفیقیش زۆرم خۆشەوێت خوای گەورە پاداشتی باتەوە و سەرکەوت سەفرازی دنیا مامۆستا لە نێو دادگاکانە بن منە چکەیسە هەبووە زۆر ناڕەحەت بوو بێت بەلاتەوە ینی جێگەی تێبینی بێ قسە بوو بێت هەمیشە کاتێکە باسی
کێشەی ناودادگاکانەکە شتێ زۆر من ناڕەحەتەکە. ئەویژەوەیە بەڕاستی کاک ڕامێر، یعنی هیچ شتێ بەقەدەر دایک و باوک ئینسان ئازار نایات. شتێکە زۆر منی ئازاردا ڕۆژێک بوو بڵین دۆسیەک بوو، ئەو کاتە من مەعاون قەزایی بووم زەبتی مەحکەمە مەگرت ئەکرد لای یەکێک لەو دادوەرە بەڕێزانی کە لە پێنجوێنە ئیشیانە کرد. دایکێک بوو، ئەو ڕۆژە هێنایان بۆ مەحکەمە بۆ ژووری مرافعە، ئافرەتێکی بەتەمەن بوو، بڵین جەستەیەکی قورسی هەبوو ڕاستە، بەڵام ناوچاوێکی نورانی و جوانی هەبوو، هەتا سەیرێ بکردایەتێ سەیریم ئەمدایە بەڕێزە نابوویت. بەڵام بۆچی هاتبوو؟ سێ پیاو کە کوڕی بوون هاتبوون لەگەڵی وەستا بوون، منافەسەیان بوو لەسەر چی؟ لەسەر ئەوەی شەڕ بکەن، ئەمیان بڵێ من ئەیبەم و بۆ ماڵی خۆم، ئەویان بڵێ من ئەیبەم و بۆ ماڵی خۆم. نەخێ زۆر بەداخەوە زۆر پێچەوانە بوو. پێچەوانەکەی بوو پێچەوانەکەی بوو بەداخەوە هاتمون کە ئەمیانەیوت من وەری ناگرم و ئامادەنیم بە خێوی کەم سەرەی ئەوە، ئەویانەوی نەخێ سەرەی ئەوە لەبەر چاوی دایکەکە ئەوە قسانە. بەڵێ ئەم دایکە بەڕێزە یعنی تراژیدیایەک بوو ئەو ڕۆژە، هەرگیزا هەرگیز لە بیرم ناچێتەوە. ئەمەی بۆ تۆی باسەکەم زیاد 10 ساڵ لەمەوە پێشەمە ڕووی داوە. فرمی خۆت بینێت ئەمە؟ بەڵێ من خۆم زەبتی مەحکەمەکەمە کرد. بەڵێ یعنی فرمێسک بە چاوی ئاهاتە خوارەوە و هەر ئەو نێتوانی سەیری ناوچاوی کوڕەکانی بکات، هیچ قسەی ناکرد، بەڵام بە ئاماژە پێی ئەوتن شەرم بکات. هیچی نەوە، یعنی هیچ قسەی ناکرد، بەس گریانی هەبوو. پێوتن شەرم بکەن، ئەوە لە خۆ بوون بەم کوڕە باڵا بەرزانە، ئەوە لە خۆ ئاواتان لێ هاتووە، چەنە ماندوو بووم لەگەڵتانە، چەنە شەو هەستام شیرم دانێ، ئێوەم پاک کردوتەوە، لە هەموو گەرمە و سەرمایەک ئێوەم پاراستووە، ئێستا بۆ شەرم ناکەن نیەن شەڕ ئەکەن لەسەر ئەوەی من دەربکەن لە ماڵەکەتانە. بەڕاستی یەکێک لەو شتانی کە زۆر زۆر ئازاری ئامامە بوو، زۆر زۆر بەداخەوە. بەڕاستی ئەی دوایی گەیشت بەچی کەیسەکە ماوەسە؟ دوایی گەیشت بەو شێوەی لێ هاو کە لای یەکێک لە کوڕەکان مایەوە ئەبێت مەسرەفەکەی ئەوانی تر بیکات. 2000 بەداخەوە هاڵم بیست ئەو دایکە بەڕێزە کۆچی دوایی کردو، ئێستا ئەوەی ماوەتەوە بەڕاستی لەوانەیە خەفەتێک بێ بۆ کوڕەکانی. بەداخەوە ئەمە زۆر زۆر ئازاریدا. بەداخەوە بەڕاستی. مامۆستا بە پرسیاری تریش لێ بکەم هەر سەبارە بە دۆسیەکان. هیچ کاتێ بووی بە پارێزەری کەسێک بنوونە دوای دەرکەوت بێکە لەسەر حەق نییە؟ یعنی ئەم شتانە زۆر هەبووە، ئێستا پارێزەر هەیە بنوونە ئەبێ بە پارێزەری دۆسی بەرامبەریش بنوونە تاوانبارێک، ئەمە چۆن مامەڵەیەکە بنوونە سوورەزانم کەسێکی کوشتۆیان مافی کەسێکی خواردووە، بەڵام هەر ئەبێ بە پارێزەری دۆسیەکە، ئەمە چۆنە؟ ڕاستیەکەی پارێزەر ببێت بە پارێزەری 8 تەرەفێک، 2000 کۆمەڵی قانون و قوانینی ئەو وڵاتە هەیە، ئەم لەسەری ئەڕات و بەپێی ئەو قانون ئەم دیفاع لە بریگرتەکەی خۆیەکات. هەجا پارێزەرێکە ئیشێ وەرەگرێت ئەوە ڕەفتە بە ویژدانی خۆیەوە چۆنی هەڵسوکەوت لەگەڵ دۆسیەکانە ئاکات. جاری وا هەیە بەڕاستی من هەنێک مادەش لەبەر دەستمایە بۆ ئەوەی دیفاعی پێ لە بریگرتەکەم بکەم، بەڵام کە ئەزانم بریگرتەکەم لەسەر حەق نیە، من لەو کێبرتیە ئەکشێمەوە ئامادەنی وەری بگرم. نزیکترین شت کە ئێستاژ لە ناو دادبینیایە، من دۆسیەکەم هەیە لە هەفتەی ڕابردووتر بوو، تقریباً 2 هەفتە لەمەوە پێش بوو، لەوەیە ئەخیر جەلسە بوو، لەوەیە بوو قەرار بخوێنێتەوە لە قازانجی من دۆسیەکە ببەمەوە. بەڵام کاتێککە بۆم دەرکەوت چی بوو دۆسیەکە مەسائیلی قەرز و تەڵەب مەبلەغ و معاملات و شتانە بوو، ئەو شتانە بوو. بەڵام کاتێککە گەیشتە ئەوەی هەنێک گومانم بۆ دروست بوو کە بەڕاستی بریگرتەکەی من ئەوێ فێڵێک لە بەرامبەرەکەی بکە، بۆیە داوام لە بەڕێز دادوەر کرد کە دۆسیەکە دانیشتەکەمان بۆ تەجیل بکە بۆ کاتێکی تر، و ئێساش تەجیل کرداوە، ئێستا نەچوونە دادبینی تر بۆ ئەوەی زیاتر لێکۆڵێن هەیە. بەڵێ بۆ ئەوەی لێکۆڵینەوەی تیا بکەم ئەگەر بزانم بریگرتەکەی من بەڕاستی ناحەقی بەرامبەرەکەمانەکات، بەڕاستی ئامادەنی من لەو دۆسیە ئەکشێمەوە. لێرەشەوە داواکەم لە خوای پەروەردگار و ئێوەش دوعام بۆ بکەن کە هەر شتێکە بێتە هۆی ئەوەی کە خوای پەروەردگارم لێت و ڕبکە، خواییان لێم لا بدەیتەوە لەسەر ڕاستە شەقامەکەی خۆت
ڕاوە ساڵمانکەی هەموو لایە جوان ئینشاءڵڵا هەروە بێمەوەسا من ئامارێکم لایە لەسەر تەلاق و جیابوونەوە بەڕاستی ینی ساڵ لە دوای ساڵ ئەم مەسەلەیە هەر پەرە ئەسەنێ و هەر پەرە ئەسێنە ینی بەعکسەوە نابێتەوە مارە بڕین و ئەمانە زیاتر بە هەر جیابوونەوە زیاتر بێت لە دادگاکانەوە ئامارانی کە هەیە جا تاوان هۆکارەکانیشیان نووسیوە بەشێکی زۆر لە هۆکارەکان ئەڵێ لێکتێنە گەیشتنە بنمونە 1400 ئەوەنە حاڵەتی جیابوونەوەمان هەیە لە ساڵی پار لەسەر لێکتێنە گەیشتن ئەمە چییە لێکتێنە گەیشتن ئەیان جیاوازی تەمەن بنمونە ئەمە لە دادگاکان ئێوە ڕوبەڕوویە بنەوە چۆنە بابەتەکە بەڵێ ڕاستیەکەی مەسەلەی عقدی زەواج یاخۆز هاوسەرگیریکردن طبعا الحەمدولillah زیاترە لە تەلاقدان بەڵام ڕێژی تەلاقیش بە شێوەیەکی مەترسیدار بەرز بۆتەوە یەکێک لەو هۆکارانەی نەگونجان و لێتێک نەگەیشتنە ئەمە زۆرترین تەفریق و تەلاق لەسەری ڕوئەدات کاتێک کە کوڕ و کچێک هاوسەرگیری ئەکەن و ئەزانن پێش هاوسەرگیریان کە لە ماڵی باوکیانە چۆن بوون و چۆن ناز و نیعمەت و هەمووشێکیان بۆ گونجاوە ئەبێت لە دوای هاوسەرگیری ژواوێ نەخێت ئەو ئافرەتەی کە شووەکە ئەو کوڕی کە ژنێنی ئەبێ بزانێت مەسئولیاتێکی گەورە هاتووەتە سەرشانی ئەبێ بزانێت چۆن تەعامل بکە بووە بە خاوەنی ماڵێک دوو ئایلەیەکی چۆنەڵێت نەناسرا و بۆ بە خزمی ئەمیش هەر بە هەمان شێوە ئایلەیەکی نەناسا و بۆ بە خزمی دوجار خەڵک ڕوبەڕووی ئەبێتەوە لەناو خەڵکە لەناو کۆمەلگایە ئەبێت بە خاوەن سنگ و بە خاوەن هێز بۆیە بەڕاستی بەم شێوەیە بیر ناکەنەوە هەروە ئەزان کاتێکی خۆشی و تێ ئەپەڕێن و تەواو ئەم ئافرەتە بەڕێزە ئەم خوشکە بەڕێزە هەمیشە وەکو حەماڵ سەیری ئەم پیاواکە ئەم پیاوەژ وەکو خزمەتکارێ سەیری کارەکەری سەیریەکات وەکو ئەو سەیری یەک ناکەن بەڕاستی ئەم ئافرەتە خانمی گەورەی ئەم ماڵەیە شکۆی ئەم ماڵە ئەپارێزێت و هەروەها پارێزەری شکۆی پیاوەکەیشێتی ئەمیش وا سیر ناکەی وا سێری مێردەکە نمونەت لایە لەسەر شتی بەسیت خەڵک یان هاوسەرەکان لێک جیابوو بنێتەوە بەڵێ نمونە زۆر زۆرە ئەگە باسی بکەین یەکێک لەو نمونانەی کە هەرگیز لەبیرم ناچێتەوە هەر بە هەمان شێوە لەو سەردەمەیە بوو کە خۆم یاریدەدەری دادوەری بووم کوڕکشێکی گەنج چەندها مناڵێکی بچووکیان هەبوو تازە پێیگرتە بوو ئەیان ویست لە یەک جیاببوونەوە دادوەری بەڕێز زۆر ئامۆژگاری کردن کێشەکان یەوەی قابلی جیابوونەوە نییە بەڵام ئەوان هەر کە لە ڕقیان کرد سوودی نەبوو کە لە ڕقیان کرد تەمەنیان هەبوو یان گەنج بوون تەمەنیان لە دەوری 20 بۆ 25 ساڵە بوو لەو دەورەیە بوو مناڵەکەشیان بچووک بوو بەهەرحاڵ ئەو جەلسە دواخرا قەدەری خوا بوو کە من هاتمە دەرەوە ئیشێکم بۆ هاتە پێشەوە ئەوایە لە دادگا بڕۆیشتمایە چوم سا سیارەکەی خۆم بووم و جا ئەگەر هاتوێت نە پێنجێن دادگال لە سەروی بڵین پێ لەسەرەوەی لە پێنجێنی سەرەوەیە کە هاتمە خوارەوە هاوینێکی گەرم بوو ئەم خوشکە بەڕێزای لەگەڵ ئەم کاکەیە هەر بامان شێوە مناڵەکە لە بینیان نابوو دەستیان گرتە بوو بەسەر شۆسەکەی ئاڕۆشن زۆر گەرم بوو منیش وەسام هەڵم گرتن دوایی کە سەرکەوتن وتم ئەزان بۆچی ئێوەم هەڵگرتووە من خزمی کەسنان نیم دڵیشم بە ئێوە نەسووتاوە بەڵکوی دڵم بەو مناڵە بچووکەتان سووتاوە باشە منێکی بێگانە دڵم بەو مناڵەتانە سووتێ کە خۆر لینەیە کە گەرمای نەبێ ئێوە چ دایک و باوکێکن دڵتان پێی ناسووتێ کەسە بینی ئەم مناڵە بەوەی جیابوونەوەی ئێوە دنیای کارەسات ڕوبەڕووی ئەبێتەوە باشە پێم بڵێم کێشانی ئێوە چییە هەنی شتیان پێوتم یەکێ لەو کێشە گەورانی کە هەیەیان بوو ئەو بوو کە کەسی سێم تەداخل لە ژیانیانەکە یەکێ لەو زۆرینی کێشە کۆمەڵایەتیەکان کێشە خێزانیەکانەوەیە بەشێکی زۆری ئەوەیە کەسی سێم تەداخل لە ژیانیانەکە ئیتر دایکە باوکە خوشکە برایە پورە مامە هەر کەسێکە بێ تەداخل لە ژیانیانەکان بۆیە کاتێکە سوپاس بەخوای گەورە هەتاوەکو گیان لای ماڵۆ قسەمان کرد و دوایش الحەمدولillah پێکاتنەوە و دوایش هەر بە هەمان شێوە جارێکی سەردانم کردن سپاس بەخوای گەورە ئێستا ئەوەش ماوەیەکی زۆرە مناڵەکەشیان گەورە بووە و پێکاتونەتەوە خی گەورە سپاسگرۆ بە سەبەب کابێ بچی لەوێ لەسەر و جادەیە هەڵیان بگری سپاس بەخوای گەورە نەخوا بەزیابێ بەگشتی ئەمانەی ترمامەسا ینی هۆکارەکانی جیابوونەوە چیترە ینی لە دادگاکان ئێوە لەوێن زۆر ئێستا من بنومنە ینی کەیسە بۆ بەڕاستی بینیومە کچ و کوڕ هەیە هەمووی تقریبا 6 مانگی زەواجیان کردووە تەسەورەکەی لەسەر ئەوە جیابوونەتەوە بەنمونە وتێتی کەنتۆری بۆم نەکڕیوە چۆپەنای بۆ جیابوونەوە بردووە ینی تۆ سیرکە کارگەیش بێت ئەوەی لەسەر کڕینی کەلوپەلی ناوماڵ ئافرەتەکە لێک جابێتەوە پیاوەکەیان داوای تەلاقە یان ئافرەتەکە داوای تەلاقە ئەمانە ینی لێک تێنەگەیشتنە یان ئەمە جارێک کاتی زەواج نییە و ئەبێ ئەم کەسە لە ڕووی عەقڵی تۆ گەورەتر بە ئینجا زەواج بکە ڕاستیەکەی هۆکارەکانی جیابوونەوە زۆرن
یەک لەوانە ئەوەیە بەڕاستی مەسەلی چاولێکەریە. ماڵی دراوسەکەمان کاتیێتە ماڵەکەی من ماڵێکی کەشخە و ڕازاوە ئەوم هەیە بیلەوە ناکاتەوە باشە من 10 ساڵ سەرگیریم کردووە تا گەیشتون بێرەیە تۆ 4 ڕۆژاوە سەرگیری و کردو تۆ ئەبێ لە سفر و دەست پێ بکەیت ئەبێت هەوڵ بدەی ماندوو ببیت چۆنەڵێت دەست پێوە بگری حتاوە کوردەوەدا ئەگەیتە لای من ئەو ئەوێت ئەمڕۆ کە دەستی بە هاوسەرگیری کردووە ئەلفوبای هاوسەرگیری دەست پێ کردووە بگا بە من کە 15 ساڵ 20 ساڵ دایک و باوکی هەتا ئێستا شەرکێکی بن دایک و باوکی من ئافرەتەکە بەس خۆ یەکسەر داوای خانووەکە بەتەکی زۆر ڕاستە یاخود جاری وا هەیە کوڕ و کچێکی دایک و باوکیان وەسعیان باشە سیارەی هەیە یەکسەرینەم پێش ئەوەی هاوسەرگیری بکە ماڵی بۆ کردوێتەوە بە ئاساسی جوانەوە ئەم کە سەیری ئەوەکە ئەڵێ وەکو ئەوی جووا بۆ ئەمانە بەداخەوە تەسیری هەیە هەروەها تەکنۆلۆژیای سەردەم مۆبایل ئێستا بووە بە یەکێک لەو هۆکارانە زۆر زەقەی کە بەڕاستی خێزانەکان خەریکە بە تەواوەتی هەڵەوەشێنێتەوە کورە هەرجگە لەوانیش کە سەرەتای هاوسەرگیریانە ئێستا من دۆسیم لەلایە 25 ساڵە هاوسەرگیری کردووە کوڕکچی کچی شووی کردووە کوڕی ژنیە ناوە هاتوون لە یەک جیابنەوە یعنی کارەساتێکی زۆر گەورە لە وڵاتی ئێمەیە هەیە باشترین چارەسەریش ئەوەیە بەڕاستی هەمومان بگەڕێنەوە بۆ ئەو بەرنامەی کە خوای پەروەردگار بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێمە ناردووە وەڵڵی ئینسان کە لە بەرنامەکەی خوای پەروەردگار تێگەیشت ئەم جارە سنووری خۆشی و سنووری بەرامبەرەکەشی ئەزانێت ئەم جارە ئەزانێت لە چ مەوقیعەکەیە بەڵام ئەوانەی کە هەیە کە بەو شێوەیە ئەکەونە ناو گرفتانەوە من زۆر چۆنەڵی توێژینەوەم لەسەر کردوون زۆر لەسەریان وەساوم ئەو کەسان کە بەڕاستی یعنی من ناڵێم خوانەخواسە لایەنی ئیمانیان نەخێت مسلمانن ئیماندارن بەڵام لاوازن یعنی هاوڕێی باشیان نییە دراوسی باشیان نییە کە سوکاری باش لە چوار دەوریانە نییە بۆیە ئەکەونەنا ئەو هەڵانەوە ئیتر لەلایەنی کوڕەکە بیان لەلایەن جاری وا هەیە کوڕەکە پیاوێکی زۆر باش و ڕێکوپێک و ڕەشیدا بەڵام ئافرەتەکە وەکو پێویستیە نەگەیشت تێگەشتو نییە جاری وایە بە پێچەوانەوەیە ئێمە دۆسیەمان هەبووە ئەم خاتونە بەڕێزە هەوتوێتی وەڵڵی شەو کە مێردەکەم هاتوۆتەوە حتا بەیانی لە حوشەی ماڵەکەی خەوتوم بەسەر خۆشیاتەوە هەر نییە شۆ بچمە ژوورۆ دەری کردومەتە دەرەوە دەری ئافرەتێکی بەڕێزی عاقڵی سەلار بەڵام دوای سیرەکەیت ئەوە مێردەکەیەتی پێچەوانەکەشی ڕاستە پیاوی وا هەیە ئیشکەرە خۆ ئەسووتێ بۆ ئەم ماڵ و مناڵی بەڵام خێزانێکی هەیە بە بەردەوامی بۆڵە بۆڵکەر هاتوو هاوار کرد دایمە ئەوێت ئەم پیاوەی ببێ بە خزمەتکاری و بیفڕێنێ بەم لایە و ماڵە ئەم خزم و ئەو سەیران و ئەم جلو و بەرگ و ئەم ئەساسی ماڵ و زۆری بۆ هێناوە یعنی لە هەموو بوارەکانە هەیە قسەی ئەسڵ ئەوەیە بەڕاستی چه ئافرەت بێت چه پیاو بێت یعنی واقعی خۆیان بخوێننەوە پاشان ئیشی ئەمانەوەیە یەکتری بەختەوەر بکەن و مناڵی جوان پەروەردە بکەن و پاشانیش نمونەیەکی جوان پێشکەشی کۆمەلگا بکەن من و تۆ لە گەڕەکەکەی خۆمانە بەڕاستی ئەگەر ماڵ و عایلەیەکی نمونەییمان پەروەردە کرد ئەگەر قسەشمان نەکرد بۆ دراوسیەکەمان ئەوە پێی ئەوتێ داوای سامیتە سەیرەکەی ئەبینە سەرنج لە گەڕەکەکەی خۆمانە باشە ماسەبات تۆزە لە ناو جەوی دادگا بینە دەرەوە قاڵوینەوە من ئەلم ڕۆژانەیە هاتم بۆ پێنجوێن ینی ڕێگاوبانەکەی هەم ناو پێنجوێن هەم دەرەوەی پێنجوێن پڕاستی زۆر وێرانە مامۆسا ینی پێنجوێن شارێکە نزیکە لە مەرزی باشماغەوە کۆمەڵێک داهاتی زۆری هەیە ڕۆژانە تەنکەرێکی زۆری نەوت لە بێوان دەڕۆن ئەمە بووە ینی دۆخەکەی لەوەتەی هەیە هەروە بووە یان ئەم چەند ساڵەوە خراپ بە ڕێگەوبانی هەر زۆر وێرانە بەڵێ پێنجوێن لە دوای 2014ەوە هەر بەو شێوەیە ئیمال کراوە کۆمەڵێک پرۆژەی بۆ بڕیار لێ درا لە چوارچێوەی پترۆ دۆڵار و ئەوانە ئەویش هەر نەبوون بۆیە هەموو پرۆژەکانی بە تەواوەتی وەستاوە جا تۆ باسی پێنجوێنێکەکەی خاوەنی دوو مەرزینە و دەوڵەتیە ڕاستە یعنی کاتێک بۆ لەو پێنجوێنەیە ڕۆژانە ملیارێک و 250 میلیۆن دینار داهاتی بووە داهاتی بۆ هاتوۆتە ناو بانقەکان بەڵام ئێستا لە چوارچێوەی چۆنەڵێ فری و قاچاق و پیسخۆری و حرامخۆریە ئێستا ئەو بارانە ناچێتەوە ناو خەزیێنەی دەوڵەت بەڵکو کۆمەڵە کەس یاخۆ بڵین دوو حیزب دوو بنەماڵە لە چوارچێوەیەکی تایبەتە ڕێگ ئەیان هێنن و داهاتەکانیانەکەم بەراو بنەماڵە و حیزبەکانی سەم ڕۆژە هاتینەوە باوەڕەکە یعنی هەر نزیکەی نیو کاژمێر هەر بدای تەنکەرەوە بووین هەر مەجال نابوو پێشکەوین بەردەوام ئەڕوات و بەردەوام یاد یعنی بەردەوام وایە بە شەو بە ڕۆژ پێنجوێن بەڕاستی یعنی دەسەڵات وەستانی نییە دەسەڵات بێتامی کردووە بەهۆی
ئەم تەنکەرەنەوتانەوە کە ڕێگەوبانێکی ڕێکوپێکی نییە بەهۆی ئەو بارە زۆرانەوە کە هیچ خێروبێرێکی بۆ پێنجوێن و هاوڵاتیانی نییە، یعنی بەڕاستی خەڵک بێزار بووە. بەڵام بەداخەوە لێرەیە کاتێک کە ئەزانین دەسەڵاتێکی خراپە، دەسەڵاتێکی خەمسارتە، دەسەڵات بەستەنها خەمی خۆی و بنەماڵەکەیەتی، ئیتی ئەبێ و خەڵکەش بەڕاستی ئەم دەسەڵاتە بناسێت. من یەک نمونە باسەکەم سەیرم لێ دوێنێکە یەکێک لەم مەسوولە باڵای یەکێک لەم حیزبانە باسی چییە کاکوورە بڕوانامەی دکتۆراشی هەیە، ئەڵێ ئەبێ ئەم هەڵبژاردنە بکەین بە هۆکاری خزمەتگوزاری. ئەی کاکە 30 ساڵە بۆ نەو کردووە، کێ دەستی کردووی بۆ نەو کردووە 30 ساڵە تو ئەوە جادەوبانەکەمانە تازە ئەڵێ ئەم هەڵبژاردنە بکەین بە هۆکاری خزمەتگوزاری بۆ خەڵک. ئەبێ خەڵک ئەمانە تەواو لەیەک بکاتەوە، ڕاست و چەپ بزانێت چییە، ئەبێ خەڵک بزانێت کێ خەمخۆرە کێ خەمخۆر نییە. ئەمانە تاو تاقیکران و 30 ساڵات تاقییانەکەیتەوە دەوازیان لێبنە کاکە وەڵڵا ئەمانە 4 ساڵی تریش تاقی بکەیتەوە لەمە خراپتر نەبن باشتر نابن. کورە ئێستا پەشیمانن کە پێشتر ئەو معاشە موچانیان لە کاتی خۆیان داوە ئەو خزمەتگوزاریان نیشیان کردووە، ئەسانە پەشیمانە ئەڵێن میلەتی ئەوەندە فەقیر و داماوێ لێمان قبول بکە، ئێمە ئەم هەموو پارەمان بوو بۆچی لە ڕابردووە بۆ هەڕەشت بوون. ڕاستە دەی جاخۆ بڵێ کێش دەستی گرتوونەوە ئێستا لە ئێستاوە دەست پێ بکەن خزمەت بکەن وانە ماسە لەوانەیە هەر کەسێک لەو دوو حیزبە گوێی لەم قسانی من بێ بڵێ ئەمە بانگەشە ئەکا ئەمە مزایدە ئەکات باشە با بڵێ من بانگەشە مزایدە ئەکەم ئێدی فەرموو چاکی بکەم مەجار بۆ من مێڵەرەوە و بانگەشە مەجار بۆ من مێڵەوە و قسانی تیا بکەم. ئەوەی کە من قسە ئەەکەم ئەوە هەمووی بۆشایی و فەراخی تۆیە، ئەوە هەمووی خەمساردی توێ من قسەی لەسەر ئەەکەم. تۆ وەرە خزمەت بکە و بیکە بە بانگەشە، خزمەت بکە و بیکە بە مزایدەی خۆت. ڕاست باشە مامۆستا جەنابەت هەم پارێزەری تو هەمیش لەسەر لیستی کۆمەڵی دادگەری خۆت کاندید کردووە، لێرەوە چی بە پێنجوێنیەکان ئەڵێ دەتەوێت چی بۆ پێنجوێن بکەی؟ من لێرەوە بە پێنجێنیەکان ئەڵێم 23 ساڵە من کوڕی ئێوە من لەنا ئێوە هەڵسوکۆ دەکەم، باش خۆمە ناسن بنەماڵ و کەسوکارم باش ئەناسن، خەڵکی گوندێکم ناوی گوندی دارۆخانە سەر بە ناحەی گەرمک لە قەزای پێنجوێن. ئەگەر بە شیاوی ئەوە ئەزانن دەنگم بدەنێ منیش بە پشتیوانی خوای گەورە هەوڵ ئەدەم هەم لە لای خوای پەروەردگار خۆم سەربەرز بێڵمەوە هەم دڵی ئێوەش خۆش بکەم شانازیم پێوە بکەن. ئەگەر بە شیاوی ئەوەشم نازان دەنگ بدەن بە من توخوا دەنگ مەدەن بە کەسێک سبەی نییە ببێتە مای شەرمەزاری بۆ پێنجوێن و پێنجوێنیەکان. خەڵکی وە هەبووە یعنی بۆ مای شەرمەزاری بۆ پێنجوێنیەکان و بۆ پێنجوێن من باسی پێنجوێن ناکەم بەس لەسەر ئاسی کوردستانە بەڵێ پەرلەمانتارمان هەبووە یعنی کەچوەتە ئەوێ پەرلەمانی کردووە بە گەمبە و گاڵتە و یعنی هەڕاست فرۆشی کردووە پشکۆی پەرلەمانی هەڕاست فرۆش کردووە. بۆ یاڵێم ئەگەر خەڵک نەک پێنجوێنیەکان هەموو کوردستان ئەگە متوانی باشە تۆ دەتوانی چی بۆ پێنجوێن بکەی؟ من ئەتوانم ڕازگۆ بم لەگەڵیانە خیانەتیان لەگەڵان نەکەم ئیشی پەرلەمانی یاسادانانە ئەتوانم پێداگری لەسەر یاسایەک بکەم بۆ نەوەینەوەکانیان سوودی لێ ببینن، ئەتوانم پارێزگاری لە شکۆی خێزانیان بکەم ئیشی پەرلەمان چاودێری حکوومەتەوە هەم لە فەرمانگەکانی ناو پێنجوێنەوە هەتاوەکو ئەوانی تریش بە دواداچوون بکەم و ئیشی پەرلەمانتار تەصدیقی بودجەیە لەو بوارەشدا بە ئیزنی خوای گەورەکەم تەرخەمی ناکەم. مامۆستا من سوپاس دەکەم هەتا ئێستا لەگەڵ مابووی کۆمەڵێک بابەتی زۆر باشە دووروژان چۆن و بەلاتەوە بەرنامەکە؟ وەڵی دەستان خۆش بێت فرسەتێکی زۆر باش بوو جاری وهەیە ئینسان پێویستە ئەوەی لە دڵیایەتی فرسەتێکی پێ بدرێ بۆ ئەوەی دەری ببڕێت چونکە شت لە دڵاکە بمێنێتەوە لەوانەیە زەرەری جەستەیی و ڕۆحیشی هەبێت بەڵام دەستان خۆش بێت بەشێک لەو شتانەی کە لە دڵما بوو حەزم کردووە ئاشکرای بکەم فرسەتێکی باشتان پێدام خوای گەورە پاداشتان بداتەوە دەسی ئێوە خۆش بێ دەسی ئەو برا بەڕێزانیش خۆش بێت کە لە پشتی کامێرەوە ماندوو بوون. بەڕێزان زۆر سوپاسی ئێوەژەکەین کە تاوەکە ئێستا لەگەڵمانە بوون. بەرنامەیەکی تر لەگەڵ کەسێکی تری نوێ لەگەڵتان دەبین و دێنەوە خزمەتان تاو کاتە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.